سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانزیام کاتتان باش لە هۆڵی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری سۆرانین کە ئەمڕۆ پێشانگایەکی وێنەیی و دێکۆمنتاری لە یادی داستانی سماقۆڵی کراوەتەوە کە 44 ساڵ بەسەر ئەو داستانە تێ ئەپەڕێت. ئێستا کارەکانی کردنەوەی ئەو پێشانگایە دەست پێ ئەکات کە لە پشتەمەوە دیارە ئەمڕۆ کە سوکار و خانەوادەی دوو شەهیدی هەم یەک لەو شەهیدانە خەڵکی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانە، یەک لەوانە شەهید سەید سەلیم کە لە گوندی بێخاڵ لە ساڵی 1940 لەدایک بووە. ئێستا ئەوەی ئەیبینین پێشانگایەکی وێنەیی ئەرشیفی و دیکۆمنتاریە لە یادی 44 ساڵەی داستانی سماقۆڵی کە لە 24 دوازدەی 1970 لە ڕوبەڕۆبوونەوەیەکدا لەگەڵ ڕژێم ڕووی داوە. یەکێک بۆ لەو داستانانە کە سەید سەلیم و شینە بۆڵی دوو لەو سەرکردانە بوونە، سەرەتا لە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان دەستیان بە خەباتی سیاسی کردووە. ئەمڕۆژ لەلایەن کە سوکارەکەیان و خانەوادەیان پێشانگایەکی ئەرشیفی وێنەیی هەروەها نووسینیش کراوەتەوە. لەگەڵمان بن بۆ ئەوەی بەشێک لە دیمەنەکان بگوازینەوە و دواتریش سەرنجی خانەوادەکانیان وەربگرین. لێرە لەلایەن کە سوکارەکانیانەوە گزارش لە وێنانە ئەکرێت کە ئەوە وێنەی مێژووی کە هەریەکە لە سەید سەلیم و شینە بۆڵی وێنەکانیان لێرە نمایش کراوە. جگە لەوەش باس لەو ڕوودا و بەسەرهاتە مێژوویانە ئەکرێت کە ئەوان ڕۆڵیان تێدا بینیوە، بە تایبەتی ئەوەی پەیوەستە بە سەید سەلیم کە خەڵکی گوندی بێخاڵە لە سنووری قەزای ڕەواندەز، یەکێک بە لەو سەرکردانەی کە سەرەتای خەباتی کاری سیاسی لە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە دەست پێ کردووە. لە شۆڕشی ئەیلول یەکێک بە لەو سەرکردە چاڵاکانەی لە زۆربەی داستانەکان لە سنووری ئیدارەی سۆران بەشداری کردووە، ڕۆڵێکی کارە و چاڵاکی هەبووە. دواتر خەباتی سیاسی دەگوازێتەوە بۆ ناو حیزبی سۆسیالیست. ئەمە بە ئامادەبوونی کە سوکار و خانەوادە و هاوسەنگەر و هەروەها دۆستانی لێرە ئەو پێشانگایە کراوەتەوە. وێنەکان زیاتر وێنەی ئەرشیفی مێژووین کە یەک لەوانە مێژووی ئەو وێنانە بۆ ساڵی 50 بۆ 70کان ئەگەڕێتەوە. ئەمە وێنەی شینە بۆڵیە کە خۆی خەڵکی بیتوێنە، بەڵام زیاتر خەباتی سیاسی لە حاج عومەران و لێرە دەست پێ کردووە لە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان. دواتر وەکو گوتمان ئەمانە چوونەتە ڕیزی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان و لە ساڵی 44 سال بەر لە ئەمڕۆ لە داستانی سماقۆڵی لەوێ شەهید دەکرێن لە ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ دار و دەستەی ڕژێبدا. لێرەش بە ئامادەبوونی کە سوکاریان ئەو یادە بەرزرا ئەگیرێ. من هەوڵە دەم لەگەڵ هاوسەنگەرانیشیان قسە بکەم. یەک لەوانە مامۆستا ئاکۆ کاکۆ، تۆ وەکو هاوسەنگەرێک و هاوخەباتێک لەگەڵ سەید سەلیم و شینە بۆڵی لە یادی 44 ساڵی داستانی سماقۆڵی چ پێیان دەکەیت؟ من هەوڕۆ یادی 44 ساڵی داستانی سماقۆڵیە. لەو داستانە دوو قارەمانی گەلەکەمان شەید سەلیم و شەید شینە بۆڵی شەید بوون. بۆ ئەو کات خەسارەتێکی زۆر گەورە بوو، بە شۆڕش کەوت و بە بزوتنی ڕزگاری خوازیگەری کوردستان. من پەیامیم بۆ یادی ئەو داستانەوە دوو شەیدە قارەمانەوەیە کە بەڕاستی حکوومەتی هەرێم یان دەسەڵاتدارانی هەرێمەوانە زیاتر بە پیر دەوا و داخوازەکانی خێزان و خانەوادەی شەهیداندا بێن. طبعاً هەمومان دەزانین ئەو دەستکەوتی ئێستا بەدەستمان هەیە لە باشووری کوردستان، هەرێمی کوردستان، حکوومەت و پەرلەمان و ئەو هەموو دام و دەستگانە لە قوربانی و ڕشتنی شەهیدانمانە، لە ئەوانێک کە لە ڕۆژگارە سختەکان ئامادە بوون بە جان و سەر و ماڵ و بەشداری شۆڕش بوون بۆ ئەو ڕۆژە دروست بێەوە. بۆیە ئەمە تەکی لەسەر ئەوەیەکەینەوە کە بەڕاستی
حکوومەتی هەرێم لە ئازدا و داخوازەکانی شەیدان خانەوادی شەیداندا بێ بە تایبەتی سەرجەمی کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بە تایبەتی دێهاتەکان چکە مابزان لە بەرەوەی ئەو دیادێ یادی داستانەکەینەوە یادی پەشمەرگاکەینەوە یادی شەیدەکانمانەکەینەوە هەمیشە گوندەکان و خەڵکی گوندەکانیان لەبیر بچکە کاتیش گرانی شۆڕش و هەمووان لەسەر ملی دێهاتەکان بوو بۆیە پێویستە حکوومەتی هەرێم بەڕاستی دێهاتەکان و خەڵکی گوندەکانی لە بەرچاوبی دا و داخوازی خزمەت گوزارەکانیان بۆ پێویست بۆ سۆگەر بکات و بوان دابێت بکات. سپاس بۆ تۆ کە لەگەڵ مامووی ئەمەش پەیامی یەکێک لە هاوسەنگەرانی سەید سەلیم و شینەبۆڵی بوو کە ئاکۆیی وەکو گوتمان پێشانگاکە لە کاتژمێردەی بەیانی لە هۆڵی ڕۆشنبیری لە شاری سۆران کراوەتەوە تا کاتژمێر 4 ئێوارە بەردەوامی ئەبێ تێیدا کۆمەڵێک وێنەی ئەرشیفی لێرە نمایشەکرێن و پیشانی ئامادەبووان ئەدرێن جگەلەوەش کۆمەڵێک کاری دیکۆمنتاری نووسینی لەسەر مێزێکدان دراون کە گزارشتن لە ژیان و خەبات و تێکۆشانی ئەم دوو سەرکردەیە کە ئەمڕۆ گوتمان 44 ساڵ بەسەر داستانی سماقولی تێپەر ئەبێتن. من هەوڵەدەم پەیامی یەکێک لە کوڕەکانی سەید سەلیمیش وەربگرم کە خۆی لێرە ئامادەیە هەم دکتۆر هیوە و دکتۆر هێرش بینەرانی بەڕێز ئەمە دەستنووسی ئەو بەڵگەنامێکە کە خوێنی سەید سەلیمی لەسەرە ئەوە هەندێک لەو نووسراوانەیە کە بۆ پێشمەرگەکان باسی کردووە بڕی پارەکەشی لەسەر نووسراوە جگەلەوەش لەولاتر بەڵگەنامەیەشی پەیمانگای کادیرانی پارتی دیموکراتی کوردستان هەیە ئەو بەڵگەنامەیە کە لە ساڵی 1969 دراوە بە سەید سەلیم سەید نەبی ئەمە بڕوانامەی پەیمانگەی کادیرانە کە پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 1969 ئەو بڕوانامەی داوە بە سەید سەلیم وەکو بڕوانامەی پەیمانگای کادیران لە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان وەکو گوتمان سەرەتا خەباتی سیاسی سەید سەلیم لە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان بووە. من هەوڵەدەم پەیامی یەکێک لە هاوخەبەتەکانی ئەویش وەربگرم بۆ ئەوەی زانیاری زیاترمان پێ بدە هەم بەشدار بووی ئەو داستانەش بووە. کاک سەید ڕێباز ئەگەر پێمان بڵێ خۆت بەشدار بووی ئەو داستانەش بووی لەو یادەدا چ پەیامێکت هەیە بۆ ئەوەی بۆمان باس زۆر سوپاستانەکەم وەکو نزانن 44 سال پێش ئەمڕۆ لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ داستانە گەورەکەی سماقولی 24 12 ساڵی 1970 لە دۆڵی سماقولی لە گوندەکانی سەر و چاوە و گرتکو و ئەو گوندانەی دۆڵی سماقولی ڕوویدا دوژمن بە هێزێکی زۆر هاتبووە سەر هێزی پێشمەرگا. هێزی پێشمەرگا لەو ناوچانە نزیکەی 300 پێشمەرگە لە ناوچەکە بوو هێزێکی بۆ ئەو کات هێزێکی گەورە بوو. دوژمن لە هەموو قۆڵەکان هێرشێکی زۆر کت و پڕ و گەورەی هێنا بۆ سەر ناوچەکەەوە شاخەکانی هەموو گر بوو بە لە ئاسمانیشەوە هەم سەربازی گواستەوە دایە بەزاند و هەم تەقی لە پێشمەرگەکانی شەکردەوە بوو. شەڕەکە لە سەعات دەوریدا دەستی پێکرد دەی پێشنیوەڕۆ لە سماقولی گرتک و لە سماقولی سەر و چاوەش کە قۆڵێک پێشمەرگە لە سماقولی سەر و چاوە بوون شەید سەلیم بۆ خۆی لەوێ بوو. لە یەکەمین دەستپێکی شەڕەکە شەید سەلیم بریندار بوو و منیش ئەو کات هاوسەنگەری شەهید بووم و لەوێ پێکەوە ئێمە بریندار بووین بەڵام ئەو بە کاریگەری برینەکەی دوای نزیکەی 6 ساعات شەهید بوو. شەڕەکە بە شێوەیەکی گشتی هەم لە ڕووی با بڵێن زۆرایەتی شەڕ تا ئێستا شەڕیوا لە ناوچی لە کوردستان کەم کرابوو و زیانێکی زۆر گەورەش بە دوژمن کەوت بەڵام بێگومان خەسارەتی پێشمەرگەش زۆر بوو لەبەرەوەی دوو فەرماندەی گەورە لە شەڕەکە شەهید بوون هەم شەید سەلیم لە قۆڵی گرتک شەهید بوو و هەم شەهید شینەی بۆڵی لە قۆڵی گرتک شەهید شینەی بۆڵی لە قۆڵی سەر و چاوە شەهید سەلیم شەهید.
شهید بوونی ئەو دوو سەرکردەیە کاری لەسەر تواناورەی ئێوە نەکرد لە ڕوبەڕووبوونەوەدا؟ نابێگومان پێشمەرگە بۆ ئەو کات ینی لە مێژووی کورد بە شێوەی گشتی ناوی پێشمەرگە خۆی دیارە ئەوەی ئەبووە پێشمەرگە هەموو دەم ئامادە بوو کە جانی خۆی بەختکاوە چاوەڕوان کراویش بوو کە پێشمەرگە هەر کات و ساتێک شەهید بێ بۆیە شەهید بوونی هەر هەواڵێک و هەر هاوڕێیەکمان ئەو کات ینی ئەبووە زیاتر هاندان و هەندەر بۆ پێشمەرگەکانی دی و ورە و کە با بڵێن معنەویاتی پێشمەرگە زیاتر بەرزە کردەوە زیاتر پابەندە بوون بە مەبادی و بە مەبادی تێکۆشان لە پێناوی ڕزگاری و ئازادی کوردستان بێگومان ینی شەهیدبوونی هەر هەواڵک زیاتر ینی ورەی پێشمەرگە بەرزە کردەوە و زیاتر سواز بۆ کە لەگەڵمان بووی سەید ڕێباس سەید مستەفا کە یەکێک بوو لە هاوسەنگەرانی شەهید سەید سەلیم و بەشدار بووی ڕاپەڕێن بوو. بەڵێ بینەرانی زاری کرمانچی ئەمە هەندێک لەو بەڵگەنامانن کە وەنکو گوتمان ئەمڕۆ پێشانگایەکی دۆکۆمنتاری و وێنەیی ئەرشیفی مێژووی لە یادی 44 ساڵەی داستانی سماقوڵی لە هۆڵی ڕۆشنبیری شاری سۆران لە کاتژمێر 10 بەیانی تاوەکو 4 ئێوارە لەلایەن خانەوادەی هەردوو شەهید کراوەتەوە.